هۆنەر ئەلهام بەخشی هۆنەرە. ئەمە خاڵی سەرەکی فەستیڤاڵی موزیکی لە گونابیچی کالیفۆرنیایە کە تیادا سێ هۆنەری موسیقا وێنەکە شان و سەما دەستیان بەدەست یەکتر داوە. گرنگیدانمە هۆنەر بەشەکە لە نیشتمانپەروەری فەستیڤاڵی موزیک لە دڵی بەشداراندا ڕووناکیەک بەرهەمدێنێت و زمانی هاوبەشی لە نێو هاوڵاتیاندا دروست دەکات. جیا لە بۆڤاری هۆنەری و کولتوری فەستیڤاڵی موزیک بەرژەوەندی ئابووریشی هەیە. تەنانەت هۆتێلەکان و چێشتخانەکانی شار سپۆنسەریان بۆ نەکولتوریە سەرکەوتوونەکە هەموو ساڵێک سەدان گەشتیار ڕادەکێشێت. دەرهێنەری هۆنەریان فەستیڤاڵە جۆیسی یانگاوە لە تەمەن 9 ساڵانەوە پیانۆ لێدەدات. بیرم کردەوە کە چی دەتوانم بە میوانان ببەخشم کە کاتی لەم دەرگا ڕۆشنە دەرەوە شتێک لە دڵیانە گۆڕابێت یاخۆت شتێکی تازە بۆیان دەرکەوت بێت. بیرم کردەوە لەوەی کە چ موزیکێک هەیە کە من زۆر بەلامەوە خۆشەویست بێت و ببەخشم بە بینەر و بیسەر. 1 ساڵە لەسەر ئەم فستیڤاڵە کار دەکەم و بەڕاستی چێژم لێ وەرگرتووە. بەڕێوەبەری فستیڤاڵەکەیش بەدەنگی ئەمریکا کوت. بۆ من میوزیک هەموو شتێکە لە ژیاندا. بۆ من میوزیک بەشێکی گرنگە لە ژیاندا. هۆکار و مانای ژیانکردنە. موزیک هەم لە ڕۆژە خۆشەکانی ژیانمدا و هەم لە ڕۆژە ناخۆشەکاندا یارمەتی دەرم بووە. کاتێک گورەت بەرز نییە موسیقا دڵت دەکاتەوە و کاتێک باشیشی موزیک باشتر دەکات. من عاشقی موزیکم و بەبێ ئەو ناتوانم ژیان بەسەر بەرم. گوێگرتن لە ئاهەنگی دڵگیر، دروستکردن بیرەوەری خۆش، بەرزکردنەوەی ورە و پشتگیریکردن لە هۆنەرمەندان بەشەکن لە هۆکارەکانی سەرەکی بەڕێوەبردن و بەشداریکردن لە فەستیڤاڵی موزیکدا. ئاوا هۆما دەنگی ئەمریکا لە گونابیچ کالیفۆرنیا.